گۆڕانەکانی کەشوهەوای کردووە کە وەرزی باران و بەفربارین کەمێک دواب بکەوێت بڕیارە شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان و ناوچە شاخاویەکان بگرێتەوە. سەبارەت بە ئەم بابەتە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی ژینگە و کەشوهەوا کە لە سلێمانیەوە لەگەڵمە. دکتۆر ساڵح سپاس کە لەگەڵ کوردستان 24 بڕیارە کە سبەی شەپۆلێکی بارانبارین هاوکاتە ناوچە شاخاویەکان بەفربارین هەرێمی کوردستان بگرێتەوە. پێتان وانی ئەم شەپۆلە بارانبارینە کەمێک درەنگ کەوت، کاریگەری لەسەر کەشوهەوا چۆن دەبێت؟ بەڵێ طبیعی خۆی ئێمە لە وەرزی زستانین و هەر هێشتا لە وەرزی زستان پاییز هێشتا مانگ پاییز تاو نەبوو 21 مانگ کۆتاییەت و سروشتی ناوچەکەش خۆی هەر بەوە ناستاوە لە وەرزی زستانە، یعنی با بڵێن شەپۆلی جیاواز لە سەرما، یعنی لە ناوچەی جیاوازەوە ڕووی تێبکات بۆ هۆکارش ینی پلەی گەرما دابەزێنێت و لەگەڵشا دابارین هەبێت و لەگەڵشا بەفر ببارێت. بەڵام بەدەر لەم حاڵانەی کە بەڕەوشێکی سروشتێکە تێپەڕێت ئێمە ئەبێەوەمان لەیاد بێت کە ئێمە لە سەروبەندی گۆڕانی کەشوهەوایە و سەروبەندی گۆڕانی کەشوهەوا یەکێ لە لێکەوتەکانی ئەوەیە کە ئەکرێت جیاوازی با بڵێن لە کەشوهەوایە بۆ چەند ڕۆژێک جیاوازتر بێت لە ڕۆژە ئاساییەکان. ئەمە یەکێکە لە دەرچەکانی گۆڕانی کەشوهەوا کە ئەبینی لەپڕ شەپۆلێکی تەوژمێکی سارد یا شەپۆلێکی سارد ڕوو لە ناوچەکەتەکە پلەی گەرما ینی لە پلەی دەوە ینی ینی ئەمڕۆ 15 بوو 15 پلە بوو بم کە من هاتم، ڕەنگە ئەم پلێ هەتا ینی نزیک سەفری نزیک بکاتەوە. ئەمە کاریگەریەکەی گەڕێتەوە بۆ بارودۆخە سروشتیەکە نا بەڵکو بۆ ئەو لێکەوتانی کە گۆڕانی کەشوهەوا دروستیەکات. ئەبینیت ئەم لێکەوتی گۆڕانی کەشوهەوا بە پێی ناوچەکانی سەر هەساری زەوی یا ناوچە جوغرافیەکان جیاوازی هەبێت. باشە دکتۆر، گۆڕانەکە لە هەرێمی کوردستان چۆنە؟ ئەو وڵاتانی کە لەسەر کاریگەری و گۆڕانی کەشوهەوا تا ئێستا وەلەم وەرزەدا گۆڕانەکە جیهانگیریە، گۆڕانێکی جیهانگیریە. ینی ئەمڕۆ ینی با بڵێن لە ناو لەبەر ئەوەی ڕەگەزەکانی کەشوهەوا لە ناو بەرگەهەوا ڕوو ئەدات، لە چینی یەکەمی بەرگەهەوا ڕوو ئەیات، لەبەر ئەوە تەواوی ناوچەکانی جیهان بە شێوازی جیاواز کاریان تێکراوە. ئەبینی لە هەندێک ناوچە لێزمەی دابارین و لافا و هەرسێنانی خاک ڕوو ئەدات، وەکو ئەوەی کە بینیمان لە ناوچەکانی هندستان و بەنگەلادێش و ئەمە. لە ئەمریکا ئەوەمان بینی تەوژمی بای بە قووەت، ینی ستۆرم ڕوویە کە خێراییەکەی هەتا تقریبا 150 کیلۆمتر ئەڕۆی. بەڵام ناوچەی ئێمە ینی بابن پشکمان لەم گۆڕانە ئەوەیە کە شەپۆلێکی سەرما ڕوومان تێکات بۆ ماوەیەکی ڕەنگە کورتخایەن 2 هەفتە بخایەنێ. لەم ماوەیە پلەی گەرما ئەبینیت کە ئێمە پلەی گەرمامان لە ئاستی 10 پلە بوو، لە ئاستی 10 پلە و بەرەوسەرەوە بوو. بەڵام لە ساتە وەختێکی زۆر کەمە ئەم 10 پلێ ئەچێ بۆ نزیک سەفر، ئەکرێ ژێر سەفریشی تیا بەدی بکرێت. ئەمە دەرئەنجامیەوەیە کە ینی دەرئەنجامیەوەیە کە یەکێ لەو لێکەوتانی گۆڕانی کەشوهەوا سەرباری بارودۆخە سروشتێکە خۆی کە کاریگەری کردووە بێتە هۆی ئەو تەوژم و ئەو شەپۆلە ینی لەسەر ناوچەکەمان. زۆر باشە دکتۆر، زۆر هۆکار باس دەکرێت بۆ هاتنی وشکە ساڵی بە تایبەتی لە عراق بێگومانەوەیش کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێتەوە گۆڕانە کەشوهەوای کە ئێستا ناوچەکەی گرتوتەوە. ئەم ساڵ بەم ڕێژەی کە پێشبینی دەکرێت باران ببارێت و ئەو گۆڕانکاریانەی کە جەنابەت ئاماژەت پێکرد، ئایا ئەگەری وشکە ساڵی ئەکرێت یا ئەتوانین بڵێن لێککەوتەکانی چی دەبێت لەسەر هەرێمی کوردستان؟ بەڵێ طبیعی ئێمە بێ و ڕاستە بزانین وشکە ساڵی جارە 4 نوعی هەیە، 4 نوعی جیاوازی هەیە. هەرێمی باڵێن عێراق بە شێوەیەکی گشتی هەڵکەوتەی جوغرافی وەکوەوەی کە تقریبا 6 ڕێکخراوی جیهانی ئاماژەی پێکە، هەڵکەوتەیەکی جوغرافی هەیە کە کارتێکراوە بەوەی کە ناوچەکە بەرەو بە بیابانبوون ئەڕوات بە هۆکاری ئەوەی کە دابارین تا ساڵ لە دوای ساڵ کەم ئەبێتەوە. خۆی بە سروشتی لە سایەک سیوێکی خاکەی لە سیوێکی خاکەی بیابانە و لەگەڵیشە داهاتی ئاو لە هەرێمی لە عێراق بە تایبەتی داهاتی ئاو بەشێکی زۆر کەمی مڵکایەتی یعنی لەوا ئەبینێ کە دابارین بێ لەسەر ناوچەکە.
لە سات هەشتای ئاوی عێراق داهاتەکەی لە تورکیا بە پلەی یەکەم هەشتایەت لە ئێران لەگەڵ سووریایەت و ئەو باران دابارینەی کە لە عێراقیش ئەبێت ڕەنگە هەندێک جار ڕێنستۆرم بێت ڕێنستۆرم لە ناکاو ینی لە ماوەیەکی کورتخایەنە ینی ژمارەیەکی زۆر لە ملیمەتر دابارین بێت بەڵام ئەگەر ئێمە احتیاطمان بۆ نەکرد بێت وەکوی کە ساڵی پار لە ناوچەکانی کوردستانی خۆمان لە هەولێر لە سلێمانی ڕوویە و ئەم ساڵیش ڕوویە ئەگەر ئەم شەپۆلە ینی بارانەکە ڕووی تێکردین ئەگەر حسابان بۆ کۆکردنەوەی ئاوەکەی نەکرد بێت لە بەندا و لە پۆندا ینی کەواتە ئەو ئاوە بێسوود ئەڕوا لە باتیەوەی سوودمان پێ بگەینێ لە هەندێک کاتە زیانیشمان پێگەێنێ زیانمان پێگەێنێ بۆی کە داڕمان ئەبێت خاکی کشتتوکاڵی ڕاماڵینی بەسەریەت زەر و زیان ئەدات و هەندێک ناوچە ینی بەرکەوتەی ئەو لافا و بارانە زۆرە ئەبن ینی زیانیان پێگات ناوچەکان نەخۆشی بڵاوەکاتەوە ینی کەواتە ئەگەر ئەمە بێت یان وەکو بە شێوەیەکی پێویست پێشتر حسابی بۆ نەکرابێت پلانی بۆ دانا ڕێژابێت بۆم پێشهاتانە چکە ئەمە ئەبێن پێشهاتانە دایم حسابی بۆ بکەین ئێمە لە گۆڕانی کەشوهەوایەوە ئەو گۆڕانە بەردەوامە ئەم پێشهاتانە ئەگەر حسابی بۆ نەکەین بەتەکیید بە دڵنیاییەوە زیانی گەورەمان لێە بەڵام خۆشبەختانە ئێستا وەکوی کە لە هەولێر کراوە ینی هەندێ ینی با بڵێن دەریاچە کراوە یا پۆنت کراوە حتا ئەگەر ڕەنگە ئەم لێزمە بارانانەی کە ساڵی پار پێرار زەرەر و زیانی گەورەی لێئین ینی بەو ئەندازەیە نەبێت بەڵکو پێچەوانەی حاڵ ئەو داهاتە ئاوە بێ بە مڵکی خاکەکەمان لەو پۆندانە کۆ بێتەوە بەشێکی ڕیچارجی ئاوی ژێرزەوی بکە و بەشێکی تری کە ئەمێنێتەوە ئەکرێت بۆ ئامانجی کشتتوکاڵی و ئامانجی جیاوازەکان ینی سوودی لێ بینێت وەکوەی کە خۆشبەختانە من دوێنێ بیستم کە تەنانەت بۆ حیرەیەکیش لەوێ کە ئەنجام درراوە بەرەو بە کۆتاچوون ئەچێت ئەمە لە مەترسی لافا و بە دوورمانەکە و ئەو ئاوت پێتانوایە زۆرە ینی بەو شەپۆ لە زۆرە ڕوومان تێکردنی پۆند و بەندا و لە هەرمی کوردستان کە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو لە کابینینەوەی حکوومەت هەرمی کوردستان هەوڵی زۆری بۆدرا ڕێگێکی باشە بۆ کۆکردنەوە پاراستنی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی ئەمە مەترسیەکانی وشکە ساڵی و گۆڕانەکانی کەشوهەوا لەسەر هەرمی کوردستان کەم دەکاتەوە جۆم لێ نییە پرسیارەکەم دووبارە دەکەمەوە دکتۆر ساڵح ئاماژەت بەڕێکارەکان کرد بە تایبەتی دروستکردنی پۆند و بەندا و لەماوەی ساڵانی 4 ساڵی ڕابردوو حکوومەت هێرم هەوڵێکی زۆری بۆم بابەتە داوە ئەمە مەترسیەکانی گۆڕانی کەشوهەوا و مەترسیەکانی وشکە ساڵی لەسەر هەرمی کوردستان کەم دەکاتەوە تا چەندە کاریگەرە ینی بەداخەوە جۆم لێ نیە نایبیست پرسیارەکەت باشە دیارە دەنگی من ناگاتە لای بەڕێستان سپاست دەکەم دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی ژینگە و کەشوهەوا کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی زۆر سپاس.